ئێرە یاریگای نێودەوڵەتی نەورۆزە لە شاری سلێمانی ئەمڕۆ دەستەی کاژێڕی یانەکە چەند گیرروگرفتێکیان پێیە بۆی کە بیخەنە ڕوو کە ئەو گرفتانەوەی کردووە هەندێک لە شوکارەکانیان لە ڕووی یاریکردنەوە خاو ببێتەوە هاوکات چەندین گیرروگرفتی دیکەش هەیە کە ئەم یانەیە نزیکەی 11,000 کەس دەگرێت و هەندێکی زۆر بەشداری دەکات. ڕۆژی شەممەش بەشێک لە سزاکانی کە لەسەر یانەکە بوو لا دەبرێت و هاندەران دێنەوە ناو یاریگای نەورۆز و بەشداری ئەوە دەکەن کە بینەری یاریەکانی نەورۆز دەبن. نەچمەلای هادی کەریم ئەندامی دەستی کاژێڕی سڵاو لەوێ کاک هادی. گیرروگرفتەکانی ئێوە چییە؟ داواکاریەکانتان چییە؟ پێشەکی سوپاسانەکەم بۆ هاتنتان بۆ ناو یاریگای نەورۆز و دیارە یاریگای نەورۆز کە ئیبینی یاریگایەکی جوان لە سنووری پارێزگای سلێمانی کراوەتەوە و دیارە ئەمە شێشی دڵخۆشکەرە بۆ وەرزشی شاری سلێمانی و دەوروبەری. ئێمە وەکو یانەی وەشی نەورۆز کە هاتوونەتە پێشەوە لە خولی ئەسێرەکانی عێراق بەشداریمان کردووە دیارە کۆمەڵێک گرروگرفتە بوو هەم لە گۆڕینی ڕاهێنەر و هەم لە گۆڕینی یاریزان و هەم بێ ئیمکاناتی دارایی و ئەم شتانە تامان حتمما شت دروست دەبێت کە ئەنجامەکان بەرەو باش نەبوون بچێت. بەڵام ئەلحەمدوللا ئێمە لەوە دەرچوینکەوە بچین دابەزین یعنی لە خولی ئەسێرەکانی عێراق ئەمێنینەوە بۆ توانین ساڵی ئایندە بە بەرنامەیەک و پەیڕۆ و پرۆگرامێکی جوانترەوە بەشداریکەین وەکو ئەم ساڵمان لێنەیە. تایبەت بە گیرروگرفتی دەوروبەری یاریگاکە باسی ئەمەشتان کردووە ئەمەیان چییە؟ تاسە چیتان بۆ کراوە بۆ شوێنی پارکینی ئۆتۆمبیل و ئەو دیوارە هۆڵانی کە هەیە لێرە؟ ئێمە لە کۆنگرەکەش ئامۆژەمان پێکرد. ئێمە دیارە کە ئەم مەلعەبە کراوەتەوە لە خۆی نەکراوەتەوە ئەم مەلعەبەکە کرایەوە بەڕێز پارێزگاری سلێمانی و وەزیری ڕۆشنبیری و مدیری شارەوانی و مدیری بەڕێوەبەری کارەباوە یعنی هەموو ستافەکانی حکومەت لێرە بوون کە ئەو کاتانە بە شێوەیەکی سەردەمیانە باس کرا بە شێوەیە باس کرا کە هەموو بەرپرسان و بەڕێز لێپرسراوی مەڵبەندی ڕێخستنی سلێمانیش لێرە بۆ ئەو کاتانی کە کرایەوە. ئەمە هەمومان ئیشمانتیا کرد کەەوە مەلعەبێکی مۆدێرن بۆ ئەم سنوورە بکرێتەوە و دیارە بیدایەت هەموو هەوڵێگیرا بۆی بتوانن دیزاینێکی باش پێشکەشکەن کەوا مەلعەبەکەمان بێ بە نمونەیەک لە هەموو کوردستان و عێراقیش هەرچەند ئێستا لە وڵاتانی عەرەبی و لە عێراقا بە شێوەیەکی باش باسی مەلعەبەکەکەن خۆتان ناگەیارن. بەڵام بەداخەوە بەهۆی کێشەیەکی سیاسی لە 8 تەمووزە ئیشەکانی ئێمە هەمی ڕاگیرا کە ڕاگیرا شتەکانمان وەستا داوامان کرد ئیشەکان بکرێتەوە تا ئەم دەخێ نیان کردوێتەوە تەنانە داوای کارەباشمان کرد کەوا کارەبامان بنێ بتوانین کاتی شەو یاریەکان بەڕێوەبەرین ئەوەشیان نایینێ و هەڵساین بە کڕینی مۆلیدەی گەورە بتوانین یاریەکان بۆی ئەم جەماوەری شاری سلێمانی و دەوروبەری بتوانن لە شەوە تا موچەژێکی باشتر لە یاریەکان بینن یاریەکان زۆری لە کاتی شەوایە کرێ. گرفتەکانی ئێوە تەنها چوادەوری یاریگاکە و ڕاهێنەر و یاریزانە یەخەوت گرفتی دیکەشتان هەیە؟ ئێمە گرفت ئێمە لە هەموو یانەکانی بڵێن سنووری خۆمان کوردستان یانەی دهۆک یانەی زاخۆ یانەی هەولێر حکومەت حیزب لەوانەیە عێراقیش هاوکاریان کە بەڵام ئێمە کەس هاوکاریمان ناگات تەنها سەرۆشی یانە نەبێت ئەیش بۆ ئیمکاناتی کە لەبەردەستیاتی درێغی نەکردو هەتا ئەم دەخەیەش نەکەوتوین کەوا بتوانین فەرقەکانمان نەچێت بە خۆشحاڵیەوە وتوێتی بڕۆن یاری بکەن مەترسن لە گرفتی دارایی. ئێوە داواکاریتان لە چێ هەیە؟ داواکاریمان لە حکومەتی هەرێمی کوردستان هەیە لە سەرۆکی شارەوانی یەکەوە بتوانە مەلعەبە چارەسەرکەن و هاوکاری دارایی بکرێ بۆ ئەم یانەیە ئەم یانەیە مرچی کەس نییە مرچی هەموو کەسە مرچی هەموو کوردستانە مرچی سلێمانی و دەوروبەرێتی ئەیبینی لە یاریەکانە شتێکی دڵخۆشکەرە بینی کە بە هەزاران عایلێ لێرە سەیری یاریەکانەکە بە چەندها هونەرمەند زانای ئاینی یعنی هەموو بوارەکان کاسبکار هەموو بوارەکانیان بۆ سەیری یانەکە کە شەوان یا بەڕۆژ بکرێت شێشی دڵخۆشکەرە بۆیان بۆیە داوایان لە یەکەم بە زووترین کات چێشی ئەم یاریگایەمان بۆ چارەسەر بکەن.